پێویست ژینگە بپارێزن یعنی کە ئێمە باسی ژینگاکەین باسی تەندروستی خۆمان نەکەین باسی ئەو ژیانناکەین کە ئێمە تێژ کە ژینگە یعنی ئەو شوێنی مرۆڤ تێژ ئەو شوێنی هەموو زیندەوەران تێژ هەر گۆڕانکاری و پیسێک لە ژینگە ڕوو بدات کاریگەریەکەی لەسەر خۆمان دەرەکەێت ڕێگاکانی زۆرن یعنی بۆ نە ژینگە پیس نەکەیت یەکێکە لە شتە سادەکان یعنی ئێستا کۆن مادەی پلاستیکی فڕادرا ژینگەی پیسە کرد بەڵام ئێستا ئەم پاشماوانەی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوەیە دەستکێش و دەمام و کۆمانە فڕادرێتە سەرزەوی ئێستا یەک دانش لەوێ فڕەدراوە ئەگەر سێر بکەین ئەوەش بۆ نەخۆی هەر پیسکردنی ژینگەیە لە ڕێیەکی ترەوە بۆیە هیوادارن خەڵک یعنی تەنەکە خۆڵەکان بەبێمان نادروست نەکراوە فڕە بدرێتە ئەوێ ژینگە پاک ڕابگیرێت و پیس نەکرێت خۆی ئەو ڕێگەی ئێستا هەیە سووتاندنێتی کۆکرێتەوە ئەسووتێنرێ جایمە دوو پاشماومان هەیە پاشماوی پزیشکیمان هەیە و پاشماوەی ئاساییمان هەیە پاشماوە پزیشکیەکانیش بەداخەوە بەشێکی ئەسووتێنرێ کە سووتێنرا بە ڕێگەیەکی نازانستی ئەو دووکەڵی کە بەرهەمیت هەر جەهرەکەی تایە ئەگەڕێتەوە بۆ هەناسی مرۆڤەکان و تووشی نەخۆشییانەکە بەو شێوەیە توان بڵێم کۆرۆنا ئەوەی کە ئەو توانی بیکە ڕێکخراوەکان ئێمە یعنی چەندەها ساڵی ویست بیکە ئەو بە چەند مانگێ کردی بۆ نمونە ژینگەی ناو سلێمانی پاکرد ژمارەی ئۆتۆمبیلەکانی کەم کردەوە پاشماوەکانی کەم کردەوە تەنانەت ئێستا ئەگەر سێری ئاسمانشکی ئاسمان ڕوونترە